امڕۆ ساعت 11 پێش نیوەڕۆ کۆبنەوەی یاسایی لێژنەی هونەری بلەیەکی توپی عێراق چەند خاڵێکی گرنگ باس کرد لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی یاریەکەی ئەم ڕێوارە کاتژمێر 8 چۆنێتی هاتنە ژوورەوەی هاندەران بوو بەڕاستی ئەو خاڵانەی کە باسی لێوە کرا دوای کۆتایی یاری چۆن هەردوو تیپی یانەی هەولێر و تیپی یانەی جەوێت چۆن تەتویش دەکرێت ژمارە ئەو یاریزانانە ئەو دەستی کارژێڕی چەند دەبێتنکەوە خەڵات و میدالی وەردەگرن ئەوڕۆ هاندەران یانی وەرشی هەولێر لە لای چەپی یاریگا داخلی نێو یاریگا دەبن وە زیاتر لە 3000 تکت کە لە بەشی یانەی هەولێرە دەدرێت بە هاندەران و بە خۆڕاییە دوای یاریەکە کە ئەگەر بێت یاریەکە بە بەرامبەربوون کۆتایی پێهات 0-0 بوو 1-1 بوو یەکسەر کاتی زیادکراو نییە مباشەرەتەن دەبێتە لێدانی یەکلاکەرەوەی سزا چۆنەتی بەڕێوەچوونی یاریەکە لە کاتژمێر 8 بە پرۆتۆکۆلێکی نێودەوڵەتی دەبیتن هاتنە ژوورەوە لە سەرۆک و ئەندامانی دەستی کارژێر تا یاریزانەکان هەر یەکەوە بە بازی تایبەت بەخۆی دەبیتن ئەوەی کە ئێستا باس کرە لە کۆبنەوەکە چۆنێتی بەڕێوەچوونی یاریەکە بوو بۆی بتوانین لە سەرەتای یاریەکە و کۆتایی یاریەکە بەبێ کێشە بیتن دیارە هێزێکی زۆری ئەمنی مەلاعب لە وجودی هەیە لە سەرەتای دەستپێکردنی یاریەکە و تا کۆتایی یاریەکە ئێمە باسی چۆنێتی دەرچوونی هاندەرانمان کرد لە دوای یاریەکەش بەخۆی بە حکمی ئەوەیەوە کاتێک کە تیپێک براوە دەوێت تیپێک دۆڕاوە دەبیتن و هاندەرانیش یەک دەرچی یەک دەرچوون ڕێگەی دەرچوون هەبێتن بێگومان زۆر کێشە دەبێتن ئێمە ئەوەشمان باس کردی ئینشاڵڵا محاولە دەکەین هەموو هێز ئەمنیەکان کەوا ژیانی هاندەرانی ئێمە پارێزراو بێتن لەبەرەوەی لە ڕێگەیەکی یەکجار زۆر دوورەوە دێر و مادوونە خۆی یاریگا ئەمڕۆ تایبەتە بە یەکێتی تۆپی عێراق یعنی ئەو داهاتەی کە ئەوڕۆ هەیە لە بتاقخان وەری دەگرن یەکێتی تۆپی عێراق داهاتەکە بۆ یەکێتی تۆپی عێراق دوای دابەش دەکرێت بۆ هەردووتی بە شێوازێکی یەکسان ئێمە وەکو یانی وەرشی هەولێر وتمان ئەو داهاتەی کە لە بتاقخانە بۆ یانی وەرشی هەولێر ئێمە نامانەوێت لە جیاتی ئەوە بتاقخان بکەنە فری بۆ هاندەرانی ئێمە وتیشمان 3000 کەمە محاولەکەم 5000 بێت ناتوانین 5000 دابێکین محاولە دەکەین زیادەکەین بۆ 4000 لەسەر خەت دەبین بۆ هەرگیز نەبێ بتوانین 4000 بتاقەم بە خۆڕایی بیتن بۆ هاندەرانی یانەی وەرشی هەولێر باسی هیچ خەڵاتێک نەکرایە وەکو پارە تەنها باسی میدالیە کرایە ئەکید لە دواییدا هەر پاداشتێکە بیتن بە دەستگاکانی ڕاگەاندن ڕادەگەین